متمانە بەڕەفیقی هیچ کەسێک مەکە هەتاوەکو لە سێ شوێنە بە چاوی خۆت نەیبینیت. لە کاتێکە تووشی ناڕەحەتیەک ئەبیت بزانە ئەم کەسە مەوقیفی چۆنە بەرامبەر بە تۆ. ئەگەر هات بەدەمتەوە کێشەت هەیە، ناڕەحەتیت هەیە، هەر ناڕەحەتیەک تەیە لە ژیانە، هاوکارت بوو بزانە ئەم کەسە کەسێکی باشە، هاوڕێیەکی باشە، کەسوکارێکی باشە و ئەم کەسە تووشی نیعمەت و بەڵا و تووشی نیعمەت و بەخشش و دەوڵەمەندیەکی باش ئەبێتە تا چنێک تۆی لەبیرە. زۆر کەسەیە هەتاوەکو لێقەوما و وەکۆڵەیە ڕوت و ڕەجاڵە لەگەڵ توایە سبەینێ دەستی گەیشت بەنانی خۆی تۆ لەبیرەکات. بزانە کە دەستی گەیشتە نانی خۆی و دەوڵەمەند بوو گەیشتە چڵە و پۆپە تۆی لەبیرەمێنێت و باوەڕ بە ڕەفیقایەتی و دۆستایەتی و دراوسێتی خزمەتی هیچ کەسێک مەکە هەتا وشکی و کێشەیەک ئەکرێتە نێوانتان، هەتا چەندێک ئەو هەتا سەرێسقان لەگەڵ توایە ئەڵێ ئێمە برایەکین، کەس و کاریەکین، کورێمە دراوسەیەکین، کۆرە بەخوا تۆ لێشم تۆ ڕەبیە من هەر چاکەی تۆم لە بەرچاوە، وەفای تۆم لە بەرچاوە، تۆ ئەو دراوسەیە کە هاوکاری من بووی، من چۆن تۆ لە بیرەکەم، دوعای خێر و بۆکەم، ئەو بایی ئەوە نییە من و تۆ بەیمان لە سەریا ئۆتێک بچێت، تۆ لە من گەورەتری. ئەم جۆرە قسانەی کرد دڵنیا بە کەسێکی چاک. بەڵام ئەگەر هات و لە کاتی شیدەت و ناڕەحەتیا جێتی یەڵا، دەوڵەمەند بوو جێتی یەڵا، لە کاتی کێشمەکێشم و ناڕەحەتی و جەفوەت و وشکی کێشا جێتی یەڵا، دڵنیا بە هیچ خێرێکی تیانە، دڵنیا بە هیچ خێرێکی تیانە. لەبەرەوە سپاسی خوای پەروەردگار بکە هەمیشە لە کێشە و بەڵا و ناڕەحەتی و موسیبەتەکانە کە خەڵکی ئاوات بۆ دەرەکەێت دەست بەجێ دەست بەسکەرەوە سپاسی خوای پەروەردگار بکە، ناڕەحەت مەبە و دڵتەنگیش مەبە.